بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی بە مەبەستی ڕێکخستنەوەی پرۆگرامی خوێندن لە هەرێم لە قۆناغی بنەڕەتی تا زانکۆ وەرکشۆپێکی هاوبەشیان ئەنجامدا کەوا بڕیارە 2 ڕۆژ بخایەنێت. تێیدا چەند سیمینارێک پێشکەش کران و چەندین پێشنیاری گونجاو خرانە ڕوو کە لە کۆتاییدا دەبێت بە ڕاستپاردەی وەرکشۆپەکە و ئاراستەی وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا دەکرێن. چەندین وەرکشۆپ و کۆبوونەوەی بچوو کراوە دوو لە میدیاکان. ئەمڕۆ 2 ڕۆژەخانە ڕۆژی یەکەم مەسەلەی 3 پانەلی تایبەت بە باخچەکانی منداڵان و پەروەردەی تایبەت و پرۆگرامەکانی خوێندن کراوە. دوجار لیژنە هاوبەشەکان سەردانی هۆڵەکانی خوانەکەن و دراسی بابەتەکانی خوانەکەن بۆ بەیانیش ڕاستپاردەکان دەرەچێت و ڕاستپەکانی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم. بەشداربووانی وەرکشۆپەکەش پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بە پێویست دەزانن و ئاماژە بەوە دەکەن نەک تەنها پرۆگرام بەڵکو دەبێت سیستەمی ئێستای خوێندنی قوتابخانەکان پێداچوونەوەی پێدا بکرێتەوە. سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش بابەتی پرۆگرامەکان کە ماوەیەکی زۆر پێداچوونەوەی تێداکرێ ئێساکە زەڕەتێکی گرنگەکەوە پێداچوونەوە بەو پرۆگرامانە بکرێ بۆی بتوانێت تاکێکی خەمخۆر نیشتیمان پەروەرد دڵسۆز بەرهەمێنێ چونکە بەڕاستی ئەوەی ئێساکە لە ناوەندەکانی خوێندنە ئەی بینین و هەستی پێکەین بەداخەوە تاکێکی ناومێت تاکێکی بێخەم لە پرسە گرنگەکانی نیشتیمان و خاک و خەڵک هەستی پێکەین. دیارە بۆ چاکسازیکردنە بۆ ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵەی بابەتیە لە کتێبی پرۆگرامەکانی خوێندنە ئەوەی کە لێرە خرار و باسکردن لە پرۆگرامەکانی خوێندن خۆی لە کۆمەڵێک بابەتا بینێتەوە تەنها باسکردن نیە لە پەرتوکەکان کۆمەڵێک بابەتن کە بچنە چوارچێوەیەکی گشتی کە لە پرۆگرامەکە دیاری ئەکرێت. تاکەکانی ئەم کۆمەڵگەیە 12 ساڵ لە زێڕنترین کاتەکانی تەمەنیان با خوێندنی ئەم پرۆگرامانەوە بەسەر دەبەن. بە بڕای شارەزان و پسپۆڕانیش پاش تەواوکردنی قوتابخانە هەر کێشە و گرفتێک لە ئاسی زانستی قوتابیان هەبێت ئەم پرۆگرامانە لێی بەرپرسیارن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.